سڵاوی محەمەدوویتان لێبێ لە ڕووماڵێکی تایبەت بە پرسی سەرۆکایەتی هەرێم بە دیداتان شادەبینەوە. ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان ڕۆژێکی ئاسایی نییە، ڕۆژێک بوو پڕ لە ململانەی سیاسی، هەم لە ناو هۆڵی پەرلەمان، هەم شەوی پێشوش لایەنە سیاسیەکان بە تایبەت ئەو پێنج لایەنەی کە بە پێنج لایەنی سەرەکی ناسێنراون. دۆخەکە بەرەو شۆ دەڕوات. ئایا ئەم قەیرانە چارەسەر دەبێت؟ ئایا پرسی سەرۆکایەتی بەم شێوەیە ڕۆژ بە ڕۆژ گەرمتر و ڕۆژ بە ڕۆژ ململانەکان تۆختر و قورستر دەبن؟ بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگ کە ئەمڕۆ بە ڕۆژێکی گەرم لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و پرسی سەرۆکایەتی هەرێم هەژمار دەکرێت، میوانداری هەرێک لە بەڕێزان سەردار عەبدوڵڵا ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان، سوپاس کاک سەردار، هەروەها بەڕێز بێستون سابوراوایی کادری پێشکەوتوی یەکێتی و مامۆسای زانکۆ، سوپاس کاک بێستون. لە هەولێریشەوە ڤەما فەیساڵ ئەندامی پەرلەمان لەسەر فراکسیۆنی پارتی لەگەڵماندا دەبێت، سوپاس کاک ڤەما. هەروەها لە هەڵەبجەشەوە کامیل مەحموود وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کە ڕاستەوخۆیش لە هەڵەبجەوە لەگەڵماندا دەبێت، سوپاس کاک کامیل بۆ تۆش. کاک ڤەما سەرەتایەمە لای تۆ. لە دوادێڕی سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ لە مؤتەمەرە سوحفیەکەی ڕایگەیان پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەین، یاریەکە تەواو بوو بە مەسلحەتی پارتی یاریەکە یاخود جارێ جێمی تری ماوە و شەوتی ئیزافی تری ماوە؟ بله زۆر سپاس کاک محەممەد، سڵاوتە و میهوانتە بن، سڵاول بینەرێن NRT بن. دیارە ئەڤروکە پەرلەمانی کوردستانی دا وەسا نیشادا کو هیچ لایەنێک کوردستانی دا براوە و دوڕاوە نینە، بەلکۆ divêtin û pêdiviya em petir terkîzê ser lêk têgihiştinê bikin û taybetî layênên siyasiyên Kurdistanê pitir milê xwe bidin ber hindê ku herêma Kurdistanê berevçi aqarên xirab ve neçitin, ewa ku serokê fraksiyona partî jî amaje pêda pîrozbahî xelkê Kurdistanê kirî tinê ew biye ku çi doxên neasayî yan yên xirabtir ku şerê Daeş û barê neasayî ji ber nebîna mûçe û qeyrana darê li herêma Kurdistanê hene çi qeyranên dîtûr durist nebîn ji ber hindê jî serokê fraksiyona partî û ev pîrozbahiya gihanda hemî xelkê Kurdistanê. کەواتە بە نیسبەت پارتیەوە یارەکە لە ساڵحی پارتی بووە لە کاتێکا گفتوگۆکان بەردەوامە. کاک ڤەما با من پرسیارەکەم تەواو بکەم. لە کاتێکا گفتوگۆکان بەردەوامە لایەنە سیاسیەکان بە تەواوەتی ڕێ نەکەوتون، سەرۆکایەتی پەرلەمان دانیشتنی نایاسایی یاخود نائاسایی با نەڵێ نایاسایی نائاسایی پەرلەمانی دواخست بۆ کاتێکی نادیار. پرسیارەکەوەی یارەکە تەواو نەبووە، ئەم پیرۆزباییە لە پای چی؟ ئەم پیرۆزباییە لە پێناف هەندێ بیە کاک محەممەد بۆ هەندێک و چۆ قەیرانên دیتر دروست نەبن ji ber ku layەنên siyasî taybetî ku şivêdî diyar biye berpirsyaranettir mamelekir li gel vê pirsê bo hindê ku lê têgehiştin navbera hêz û layەnên siyasî da durust bitin, çunkî herêma Kurdistanê taybetî qonaxa nûke da û her wesat peyama nêrdirawê Emerîka da hatiye ku hemî layەnên siyasî pêdivî êkûdû heye bo hindê êkûdû timam bikin, ne Kurdistanê berev aqarên xirab û rêkên nediyar ve زۆر باشە. کوردستان بەرەو ئاقار ئەم پیرۆزبایە لە پایەوە بوو کە کوردستان بەرەو ئاقارێکی خراپ نەڕوامە لە قسەکانی توە. کا کامیل ئێمە لای جەنابەت ئەمڕۆ فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی بەشداری کۆبوونەوەکەی نەکرد لە کاتێکا دوێنێ و پێرێ لە تەسریحەکانی دکتۆر شوانە شێوەیەکی تر دەرکەوت. سیارەکەمانەوەیە ئەم بڕیارەی فراکسیۆن بڕیاری سەرکردایەتی بزوتنەوە خۆی بوو یاخود بڕیاری شخصی دکتۆر شوان وەکو سەرۆکی فراکسیۆن و تاقاندامی بزوتنەوە بوو؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سپاس و سڵاوم هەیە بۆ بینەرانی بەڕێز و جەنابت و میوانەکانیشت. دیارە ئەم بارودۆخەی کە لە کوردستان ئەم بارودۆخە سیاسیە کە کوردستانی پیاتە پەڕی لە ماوەی چەند مانگی ڕابردووە بارودۆخێکی نائاسایی بوو و بزوتنەوەی ئیسلامیش مووقیفی ڕوون و ئاشکرا هەبوو کە واژووی ئەو پرۆژانەی کریاخ و بوو بەشێک لەو پرۆژانەی کە بۆ ئیسلاح و چاکسازی یاخود بۆ چارەسەری بە تایبەتی پرسی سەرۆکایەتی هەبوو تا ئەم شەویش کە دکتۆر شوان کە لە ڕووماڵی بەرنمەکانی ڕووداوە تا دوانسەی شەو لەگەڵ فراکسیۆنەکانی کە پەخشی بەرنمەکانیان تایبەت بوو باسی لەوە ئەکرد یاخود بڕیارەکە ئەوە بوو کە بەشداری بکات لە کۆبوونەوەکان. بەڵام سازشی ئەم شەوی پێنج حیزبەکە کە پێکەوە کۆبوونەوە و
دانیشتەکەیان دواخست و بڕیاریاندا کەوا داوا لە پەرلەمان بکەن دانیشتەکە دوا بخە نەک داوا بکەن بەڵکو ئەمرە بەڵام لە فۆرمی داواکردن ناچکە و فراکسیۆنانە هی ئەوانە بەڵام ئەمڕۆ ئەوەی کە لە ساحی پەرلەمانە یاخود لە ناو بینای پەرلەمانە بینیمان و کەناڵەکان پەخشیان کرد بۆمان جۆرێک لە فەوزا و بێسەروبەری کە وازام ئەوەش هەر جۆرێک بوو لە نمایش نەیانەزانی چۆن بۆ نایبنین فەوزا گەمەکە کۆتایی پێبێنن زۆر باشە بۆ نایبنیە فەوزا لە کاتێکا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگەر تاڵەبانی هەروە سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان برزومەجید مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێ ئێمە نەمان و تۆ پابند نابین بە بڕیاری مەکتەبی سیاسی حیزبەکەمان بەڵام پەرلەمان جیاوازە لە ململانە سیاسەکانی دەرەوە یعنی بۆ شوان قەڵاتزێی دکتۆر شوان بەشداری کۆبوونەوەکەی نەکرد پرسیارەکە ئەوەیە دکتۆر شوان بەشداری کردو لەمە پێش لە کۆبوونەوەکانە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ چی بوو بۆ ئەوە بووکەوە بڕیار بدرێت لەسەرەوەی کەوا دانیشتەکەی پەرلەمان دوا بخرێ ئەو کێشەیەش کێشەی بزوتنەوەی ئیسلامی نەبوو ئەوە پەیوەندی بە سازشی ئەو پێنج حیزبەوە هەیە ئەبێ ئەوان بێن دانیشن دوای بخەن و ئەوانە هەریەکەیان ئۆباڵەکەی ویست بخاتە ئەستۆی ئەوی تر ئەجینا سەرۆکی پەرلەمانی کوردستان وەک چۆن چەند ڕۆژ پێش ئێستا بڕیاری داوە ئەمڕۆ کۆبوونەوە بکرێ هەر خۆشی ئەیتوانی بڕیارێک بدا کە کۆبوونەوەکە دواخراوە بەڵام هەریەکە و ئەیویست ئۆباڵەکەی بخاتە ئەستۆی ئەوی کە ئەمەش بەشێکە بەداخەوە لەو گەمە سیاسیە کە گەمەیەکی هەڵمەتێکی پێشوەختە بۆ کەسبی جەماوەر گەمەیەکی سیاسیە بەرژەوەندەکانی وڵاتی زۆر باشە مەینەتەکانی خەڵکی بازراوە بەسەر مەینەتەکانی خەڵکاوی زۆر باشە زۆر باشە کاک سەردار ئەمەی ڕوودەدا گەمەیەکی سیاسیە و لعبەیەکی سیاسیە دەکرێت نمایشێکی سیاسیە یاخود فعلا دۆخەکە دۆخێکە مەترسیدارە وەلایەنەکان لە لێکترازانی تەواودان هەموویەتی هەم قەیرانە کۆمەڵ قەیرانێک کەڵەکە بوون لە نەتیجەی خراپی دارەدانی سیاست و هەم فەوزایشە هەردووچێتی هەموویەتی تێکەڵ بووە ئەوەیە کە سیاسەکان سیاست ناکەن ئەوەیە کە وای لێ هاتووە کە سیاست لە وڵاتەیە لە محەلەبی دروستکردن ئاسانترە لەبرۆ دوکاندارێک هەموو کەسێک من نادات دانانێ بە بەلاشیش بۆی بکەم نامخاتە سەر دوکانی محەلەبەکەی چونکە معمیلەکانی ڕاوەنێم محەلەبی خراپ دروستەکەم بەڵام بۆ سیاست و چارەنووسی وڵاتێک ئاسایە خەڵک لە جادەوە بێنێ و بیکاتە سەرکردەوەوانە بۆ وەی لەمە تێبگەین لە بایۆلۆجیای بەشەر تێبگەین من تەجربەیەکی بچووکم لەگەڵ جەنابەت و کاک بێستون و داوا لە یعنی لەگەڵ عەقڵ ماوەرن بە عەقڵی خۆم تەعاملم لەگەڵا بکەن بۆ یەک دەقە کاک کامیل و هەموو بینەرانی بەڕێز و ئەو هاوڕێ بەڕێزشمان لە هەولێر یەک دەقە بۆ چەند سانیەک حەزەکەم هەر کەسێکمان ئەو بینەرانەش لەگەڵ معامیاریە بکەن زەرەر ناکەین دوای بڵێن پیاوەکە بۆ یاریکردن هاتم یەک دەقە سەیری ئەم سەری لوتی خۆتانە بکەن ئاوە و پێم بڵێم بزان چیم تەمیزەکەی لەو ستۆدیۆیە چیە بینی حەزەکەم تۆ تەجربەکە تاقیکە من تەجربەکەم کرد نەگەستا کردومە منم 6 مانگیشم قسەیەکەم هیچ تەمیز ناکەی هیچ شتێک ناناسیتەوە هیچ شتێک ناناسیتەوە ڕەنگە ئاگرێکە بۆ بێنن وابزانیەکە گوڵێکی سووری بۆیە ناوی ڕەنگە مەیمونێک ئاگرێکی بەدەستەوەی وابزانی شاکیرایە لەو لا گوڵێکی سووری بۆیە ناوی تۆ خەوی پێوە بین ئەنجا یعنی سیاسەکانی ئەمە سەیری بەرپێی خۆیان ناکەن سەی لوتیانەکەن تەجروبەیەم باش بزانە من لە بایۆلۆجیاوە انطلاقەکەم بۆی بڵێم هەمومان وەکو یەکین بەشەر کە دوورە بینێ دروستە بینێ کە سوورەکە باشە بینێ ئەزانێ باش مامەڵی لەگەڵا بکە بەڵام کە سەیری ئێرە ئەکا کە سەیری لوتی خۆیەکە هیچی تر تەمیز ناکە نەک هەر سیاسەکانمان ئێمە مشکلە مبتەلاین بە میدیایەکی خراپ ئێمە مبتەلاین بە ڕۆشنبیرێکی خراپ ئێمە مبتەلاین کۆمەڵێک کەناڵتان هەیە 3-4 ڕۆژە مەشغوڵن بە وتاری دوو ڕۆشنبیرەوە کە نە لە ئیشەکە ئەزانن هەموو ئیشەکانی ئەمە 4-5 ڕۆژ لەمە پێش مجموعەی لە نووسەر و ڕەفیقەکانم بینی وتم کاکینە برادرینا زەحمەت نەبێ ئێوە زامنی قەڵەمەکانتان داخەن زامنی تفاnkان لەسەر من ئەم هەموو ڕقەبەرایەتی و دووبەرەکایەتیە چێن ناو میلەتە دروستەکەن ئەمە ناکرێت وەڵامی و پرسیارە نامۆ کاک سەردار سیاسەکانی ئێمە بەرپێی خۆیان نابین سەری لوتیان نبینن دنیا بەڵێڵیە دوورتریش نابینن دوورتریش نابینن دێمەوە سەر شتێکی لە ڕائیانی تۆ هەموو سیاسەکان بێ جیاوازی لە وامنەوت مشکلەکە لەکوێیە مشکلێکمان هەیە ئێمە نەوەیەک لە میدیا و لە سیاسی پێیا بووە نەوەی فەیسبووکە هەندێک مواقف دەرەبڕێ لە ترسی کۆمنتێکی خراپی بۆ نەیە وەلایکێکی زۆر بەدەست بێنێ مەوزوع مخاتەبەی جەماوەرە برادەرینە سبەینی انتخابات نییە
کاکە وەڵی مانگێکی تریش انتخابات نیەم حملە انتخابی واز لێ بێنن ئەزانی بزانە ئەو برادرانە خۆیانیان تووشی چ موقفێک کرد تۆمە بەس هەموو لایەنەکانە هەموو لایەنەکان و بەتایبەتیش نخبەی سیاسی و نخبەی ڕۆشنبیر نخبەی ڕۆشنبیر دەوری لە سیاسەکان زۆر خراپتر بۆ لەم قەیرانە کاک محەممەد پرسیارێک لە تۆکەم لە کاک بێستونیش بۆ کەس باسی قەرارەکەی مەجلیسی ئەمنی نەکرد پێرەکە دەرچوو باسی قەرارەکەی مەجلیسی ئەمنی نەکرد منەوە پرسیارەکەمەوە بە پرسیار لە خۆتی مەجلیسی ئەمن بە ئیجماع بۆ یەکەم جار 4-5 ساڵە چەقیوە لە قەیرانی سووریا پێرێ قەیرانێک قەرارێک بە ئیجماع دەرەکا لەسەر مەوزوعی سووریا ئەزانێ مەچی پێوترێ کە میدیا و سیاسەکان ئێمە ئاگیان لێنێ مەشغوڵی کورسیەک بوو نەزانێ مەچی پێوترێ ڕۆڵە کاکە زەحمەت نەوێت تۆزی ئەولاتر لوتنە تۆزی ئەولاتری لوتت سیرکە لە چواردەور تا وڵاتێکی گەورە و زلێزی وەکو ئەمریکا هاتوۆتە ناو ئەم یاریەوە ئەم گەمە سیاسیەوە ئافرم ئەجا باش تەکە عرزکە مەمە دەلالت لە چێکە دەلالت لەوە کە وڵاتانی دنیا مەساڵحیان لە وڵاتە هەیە وڵاتانی دنیا خۆی ناداتە دەست فەیسبوک خۆی ناداتە دەزەوەی سەردار خۆی لە کۆمنتێکی توندی فەیسبوک لابدا و هەڵدا 100 لایک زیاتر بەدەستبێنێ مەساڵحی هەیە کە مەساڵحەیە دێتە ناو ئەمە نیشانێدا تۆ جزئێکی لە معادلاتی منطقەکە کاکە دوای قسەی تو عینەن قسەی سەرۆکی حکومەت بوو کەوتی ئەم حیزبانە بوونەتە حیزبی فەیسبوک کەواتە تۆ لا دوای ئەم حیزبانە حکومەت قسەکەی منی کردووە کاک محەممەد من لەم قەناتەی ئێوە مانگی 3-6 مانگ لەمەوە بەرباسی ئەمەم کرد باسی ئەم سینناریۆم کرد وتم مەیگەێن ئەوە بچن بەپەلا بە پارتی و بە کاک مەسعود بڵێن ئیسلاحاتەکەی ئەتکەینەوە بە سەرۆک ئیسلاحات ناکەی ناتکەینەوە بە سەرۆک خۆ تۆ تەحملی مەسئولیتەکەی ئەجاگەر بدەیت من عەفوم کە کە من ئەمە ئەڵێم ئێمە مادام بەشێکی لە معادلەی دەولی بەشێکی لە معادلەی ئیقلیمی لە چواردەورمانە ئەجوڵێ ئێمە ئەبوایە زووتر تەفاهمات بکەین خۆمان ڕێکخەین و بتوانین بەوەی ئەم ڕێکخستنەوە کاریگەریمان لەسەر وەزعەکان هەبێ خۆمان لە مەترسیەکانی معادلە دەولیەکان بپارێزین ئەو دەستکەوتە زۆرەی بەڕێوەیە بۆمان بەدەستی بێنین من قسە زۆرە لەسەر مەوزوعانە بیکەین لەم مداخلەیەمە ئەڵێم ئێمە سەرکردەی پێنج لایەنەکە سازانێکیان کردووە تەفاهمێکیان کردووە برادەرینە بۆ قەراری باش پشتگیریان با بکەین ئیشێکی باشیان کردووە تەفاهمێکیان کردووە با پشتگیریان کەی لیان تێگەشە یاریێکی عەجیبە کرێکاک بێستون پێنج لایەنەکە حزوریان هەیە لە کۆبوونەوەی بەردەوامان چەند ڕۆژێەوە داوایان لە سەرۆکاتی پەرلەمان کرد هەردوێنێ شەو کە کۆبوونەوەی پەرلەمان دوابخە لەلایەک پەرلەمان و پەرلەمانتاران بە تایبەتی ئەو سێلایەنەکە ویسیان کۆبوونەوە بکەن تەسریحێکی بێگەر تاڵەبانی کە دەڵێ بەڵێ ئێمە پابەندی بە مەکتەبی سیاسی حیزبەکەمان بەڵام کاری پەرلەمانی و پەرلەمانتاریش جیاوازە بەرەو ئەم دۆخێک من دەبێتەوە یاخود فعلا گرتر دەگرێت لە مەسلەی کۆبوونەوەکە لە مەسلەی کۆبوونەوەکە یا هەوڵدان بۆ کۆبوونەوەکە با من ڕێیەکی تایبەتی خۆم بڵێم من پێم وایە بێ زۆر باش بوو کە نیسابی قانونی تەواو نەکرد کۆبوونەوەکە ئەمڕۆ چونکە ئەگەر نیسابی قانونی تەواو بکردایە ئەوانەی کە لە ژووری پەرلەمان لە هۆڵی پەرلەمان کۆبوونەتەوە تووشی ئیحراجێکی زۆر گەورە بوو بۆ چونکە ئەگەر نیسابی قانونی پێیان کردا ئەبوایە بڕیاریش بن ئەو کاتە بڕیارەکانیان ئەبوو بە کەمایەتی و بە زۆرایەتی تابان بە زۆرایەتی ئەو کاتە ئەوانەی کە چوونەتە ئەوێ بۆیە چوونەتە ئەوێ کە بڕیاریش بن ینی بڕیاری لە هەندێشت بن بەڵام لە ئیمڕۆدا هەر بڕیارێک بدرێت لە پەرلەمانی کوردستان بڕیارەکە جێبەجێ ناکرێەوە سەر ناگرن نەک سەر ناگرێ بەڵکو ئەوەی کاکڤەمان قسەی کرد من ئەو شتێکی وت لەوانەیە ئەو بە زۆر بە ئاسایی وتبێتی بێجگە لە سوپاسەکە و بێجگە لە خۆشحاڵێکە قسەیەکی کردوتی ئەگەر ئەوە نەبێ ئەگەر ئەوە نەکرێ ئەگەر ئەو پیرۆزباییە لە خەڵکی کوردستان نەکەین ئەم حاڵەتە دروست نەبووایە ئەوە کێشەی گەورە دروست منش واڵم وە قسەکەی کاکڤەمانە بەڵام ئەو بەنوعی ئیرادەی مەکتەبی سیاسی حیزبەکان سەرکەوت بەسەر ئیرادەی پەرلەمانتارەکان لەم حاڵەتیانە لەبەر ئەوەی پەرلەمان بڕیاری دابوو کۆبوونەوەی خۆی بکە ئەبوایە کۆبوونەوە محاولە بە کۆبوونەوەی خۆی مەکتەبی سیاسی حیزبەکان لە کۆبوونەوە ئێستا من لە ڕێی تایبەتەکەی خۆمام چونکە ینی جیاواز لەوانەی لە ڕێیەکانی تربێ ئەمە لەبەرەوەی پێشووتر ئەوان بڕیاریاندا بوو خۆیان لای خۆیانەوە حملیان بۆ کردو ئینزان بۆ کردبووە کە کۆبوونەوەکەن بەرەوە بۆیە کۆبوونەوەکە بکەن لەگەڵ ئەوەشە ئێمە نابێ ئەوەمان بیرچێکە هەموو ئەندام پەرلەمانەکان هەر یەکە لەو ئەندام پەرلەمانن نوێنەرایەتی دەنگی خەڵکی کوردستانەکەن بەڵام لە ڕێگەی حیزبەکانی خۆیانەوە یعنی هەریەکە لە ئەندام پەرلەمانەکان نوێنەرایەتی حیزبەکەی خۆشەکەواتەوە یان نوێنەرایەتی بەرنامە حیزبەکەی خۆیەکە لەبەرەوە لە دەرەنجامی کۆتاییە هەرە بێ مولتەزیم بێ لەلایەکی ترەوە ئەم محاوەلەی خۆی کردو باسی ئەوەی کردو بڕیارە داوە کە کۆبوونەوە ئەکەن کۆبوونەوەی پەرلەمانەکەن بەڵام من دڵنیاتەکەم کۆبوونەوەی پەرلەمان بکرە باە
و نصابی قانونی تەواو بکردایە کێشەی گەورەتر لە بۆ دەسەڵات نەگەڕێتەوە بۆ پەرلەمان ئەزانی بۆ لەبەر ئێمە باسی حکم مؤسساتی بکەین لەبەرچی پرسیارێکی منطقی بۆ دەسەڵات نایەتەوە ناو پەرلەمان خۆی لەبەر ئەوەی هێشتا زەمینەی بارودۆخی دیموکراسی لە کوردستانەکەی خۆمانە لە باشووری کوردستانە ئەوەندە لەبار نییەوە ئەوەندە ڕەخساو نییە کە دام و دەستگا دیموکراتیەکان قووەتیان هەبێ من بە کاملی قەناعەتی خۆمەوە دووبارە من ڕێی خۆمە تاکو ئێستا کە یڵێم پەرلەمانی کوردستان ئەو قووەتەی نییە کە بتوانێت بڕیار لە کێشە دیموکراتیەکان بە یەکاڵای کێشە دیموکراتیەکان بکاتەوە ئەم حاڵەتی کە ئێستا هەیە مەسلەی سەرۆکایەتی هەرێم ئەبایە پەرلەمانی کوردستان بڕیاری لێبدا پەرلەمانی کوردستان بڕیاری لێنادا لەولاوە یەکێ لە دەستگاکانی وەزارەتی عەدل کاتە ئێوە بۆ نوێنەری خۆتان وەکو یەکێتی دەنێنە ناو پەرلەمانەوە کە پەرلەمان نەتوانێت ئەو قووەتە ئەو هێز و ئەو پێگەی هەبێ کە پرسەکانی تا ئێستا وەگەی چێتی قسە ناکەم بۆچی وەکو تۆ حیزبەکە بۆ ئەندام پەرلەمانیتە پەرلەمان لە کاتێکا تۆ دەڵێ دەسەڵاتی نییە لەسەر یەکلاکردنەوەی مەسەلەکە بەڵام ئەمە ئەزانی بۆ ئەمەیان بە معنای ئەوە نییە کە ئێمە بۆستین و پەرلەمان دروست دەکەین و نەچینە ناو پەرلەمان و محاولاتی خۆمان دەکەین و بە معنای ئەوە نیە ئێمە ئەبێ شەڕ بکەین شەڕ کام شەڕ ئەبێ شەڕ دیموکراتی بکەین يعني مەبەستم لە جەنگان لە شەڕ لە تێکۆشانە ئەبێت تێبکۆشین لە پێناوی دیموکراتیا ئەبێت تێبکۆشین لە پێناوی گەڕانەوەی هەموو دام و دەستگا دیموکراتەکان ئەو دام و دەستگایانی کە لە ڕێگەیانەوە دیموکراسی دابین دەکرێت ئیش لەسەر ئەوە بکرێ ئیش لەسەر ئەوە بکرێ یاساکان جێبەجێ بکرێن ئیش لەسەر ئەوە بکرێت هەر جارێ شەڕ بکەین تا بۆ چەسپاندنی زیاتر ئەکرێ ئێمە ئیشمان تۆ ئەگەر ئەفم کەی باوێن یەک شتێکی کە بڵێم یەکێ لە کێشە گەورەکانمان بۆ نمونەی ئەوەی کە پەرلەمان تاکو ئێستا وا تەماشا ناکرێت کە قووەتی ئەخیر بێ لە بڕاردانە ئەمەی کە مەجلیسی شورا کردی مەجلیسی شورا خۆی یەکێکە لە دەستگاکانی بەپی قانون خراوەتە سەر وەزارەتی عەدل يعني ئەو خۆی لە چوارچەوەی وەزارەتی عەدل بێ یعنی لە وەزارەتی عەدلیش بچووکترە چۆن ناتوانێت بڕیار لەسەر کێشەیەکی کە سوڵتەی بەتایبەتی گەورەترین دەسەڵاتە لە دوای پەرلەمان کە ڕئاسەتی هەرێمە چۆن ئەبێ بڕیار لە ئەوێ بدا و کاتێک کە لە حاڵەتێکە ئەوەش ئەیکان بە بڕیاریە ئەیکان بە پێشنیار وەکو بڕیار لەلایەن پارتی دیموکراتی کوردستان وەرەگیرێ ئەمڕۆ بەرزومەجی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بەم نەسەوتی بۆ خەڵکی کوردستانمان ئیسپات کرد کە دەسەڵات و پێگەی پەرلەمان مانگەڕانەوە بۆ پەرلەمان و ئەوە پەرلەمانە بڕیارەیە و پەرلەمانتاران ناچنە ژێر تەسیراتی ڕێی حیزبەکانی دەرەوەی پەرلەمان کاک بەرزوو بەڵێ سەرۆکی فراکسیۆنی گۆڕان گۆڕان سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بەڵێ کاک بەرزوو هاوڕێمە کاک بەرزوو لیستێکی جیاوازی نییە بوو بێتە بە تەنیا و بە کار شخصێکی مستەقل نەبوو ئەندامی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنی گۆڕانە و فراکسیۆنی گۆڕان و بزوتنەوەی گۆڕانیش کردوێتی بە سەرۆکی فراکسیۆن ئەو پرسیارەی لە کاک بێستونت کردو من سرم بادا و هەندێک پێکەنینیشم بە هەندێک ئیش دێ لەوایە کە بۆ پەرلەمان ناتوانێ ئەمە بکە خۆچێ سوار ساڵە منەماناڵێم لەم قەناتی ئێوەوتم لەبەر ئەسحابی قەرار لە پەرلەمانین ئەسحابی قەرار ئەوانن تا دەمەوە بەیان لە سعد عەبدوڵڵا دانیشن گلەیان لێ بکەن بڵێ تۆ بوو نەچوویتە پەرلەمان ئەوانە خۆیان لە پەرلەمان بوو نایە پەرلەمانە بوو بە مەرجع قاعدەیەکە بەسیتە لە بەریتانیای عراقەتی دیموکراسی لە وڵاتانی دیموکراسی دنیا و پەرلەمانی دنیا قیاداتی ئەحزاب خۆیانە بنە قیادەی حزب خۆیانە چنە پەرلەمان پەرلەمان مەرجعنی نەخێر مەرجعنیە پەرلەمان مەرجعی قانونیە بەڵام مەرجعی قەراری سیاسی نییە لە سەرتاسەری دنیاە پەرلەمان بۆ مەرجعی قانون و دەستور و قەراری سیاسیشە چونکە قیاداتی سیاسی خۆیان لە پەرلەمانن ئەسحابی قەراری سیاسی لە پەرلەمانن ئەرێکاکە ئەقەلێت و ئەکسەرێت لە پەرلەمانی بەریتانی و فەرەنسی و سویسری و بەلجیکی و مۆزەمبیقی و ئەمانە لەکوێوە هاتووە هی ئەحزابە کوتلەکانی ڕاست و چەپ لە چیوە هاتووە هی ئەحزابە گەینە سەرم لاانە باشە بەڵام پرسیارەکە ئەوەیە کاکداتەوە وەڵامی و پرسیارم بەرەوە بۆ پەرلەمان دەسەڵاتی نییە لە کاتێکە بڵێ کۆبوونەوەی کرا لە دەرەوەی پەرلەمان بەڵام ئەمڕۆ پەرلەمان و ئەو سێ فراکسیۆنەوە و 5 ئەندام پەرلەمانی یەگرتوو لە کۆی ئەندام پەرلەمان ئامادەی دانیشتنی پەرلەمان بوون کاک محەممەد بزانە لاپەڕەیەک هەڵدەینەوە لە میاریە باش ویستیان چەپڵەکە بەدەستبێن من چەپڵیان بۆ لێ دەم دەستخۆش کۆبنەکەیان کرد ینی ئەم هەموو شتە بۆ چەپڵەیەک بڵێ بۆ لایکێک بۆ لایکێکە و بۆ لادا خۆلادانە لە ئەزانین چونکە ئەزانانی کاک محەممەد کە سەیری ئەو لایلوت ناکەی ئیسرارەکەی ئللا من کۆبوونەوەکەم ئەی کۆبوونەوەکەی کاکە مەجای اتفاقات هەیە وڵاتان دێتە سەرخەت مەساڵحی هەیە لێرە تۆ معادلە ئەبێ وەکو خۆی بخوێنیتەوە کە معادلەکان دوای تحکم بە قەراری سیاسیەوەکە ئەفم کە خۆت مەخە مووقفێکەوە سبەی باش ئەو جملێ تەواوکە بۆی بچمە لای کامل فەرموو کاکی من ئەمڕۆ برادران لە پەرلەمان وا باشتر بوو سەرۆکایەتی پەرلەمان تحملی مەسئولیتکەن هەموو بەیەکەوە مەسئولیتی تەزامنی بیان تا ئێمە تا ڕۆژی یەکشەمە خۆتان نەتاوت
سەرۆکی حیزبەکان تا باشە تۆ بۆچی لای لوتەکەی تریش نبینی کە تۆ ئەڵەی با سەرۆکی پەرلەمان لای لوتەکەی تری ببینە بۆ سەرۆکایەتی پەرلەمان لای تۆش ئەوەی تر نبینی لە کاتێکە ئەم بڕیارەی پەرلەمان کەیای بڕیارێک بوو جیاواز لە بڕیاری مەکتەبی سیاسی حیزبەکان آخر نابێ بڕیار جیاواز بێت لە مەکتەبی سیاسی حیزبەکان ئەزانی بۆ قوربان ئەمانە نوێنەری حیزبەکانی خۆیانن ئەزانی ئەمە شەڕیان لەکوێیە ئەگەر ئەمانە لەگەڵ حیزبەکانی خۆیانە ناکۆکەن بچوونە لە ناو حیزبەکانی خۆیانە بیانتان قبول ناکەین تۆ اتفاقی وا بکەی قبول ناکەم اتفاقی وا زۆر باش قبولی ناکەم اتفاقەکەی ئەو وەختە سیاست ئەو دیێرە بڵێ بۆی بچمەلای لەسەر هین قسەیەکی قانونی مەسەن علاقەدار بە پەرلەمان ئایا پەرلەمان بڕیاری ئەخیر لای پەرلەمانە چونکە وەکو دەسەڵاتێکی تەنفیزی نییە پەرلەمان بەڵام کاتێک کە پەرلەمان یاسا دەرەکە یاساکەم ملزەمە چونکە لە دوایە کە بڕیاری لەسەر دەدرێەوە ڕئیسی هەرێمیش یان ئەو کاتە ڕئیسی یەکەمی وڵات چییە بڕیاری لەسەرەدەوە ئیمزای لەسەرەکە ئەبێتە هین وەرەگرێ قۆی تەنفیزی زۆر باشە کە پەرلەمان لەو برادران تاکەی برادران لە پەرلەمانەڵێن ئێمە حرمەت و هەیبەتمان گەڕاندەوە بە پەرلەمان ئەی لەکەیەوە یعنی تۆ دەورەی پێش و ئێمەوەمانەوت ئەوە 2 ساڵ ئەندامی پەرلەمان برادران هەڵێ هەیبەتمان گەڕایە هەیبەت ئاسان نەگەڕاوەتەوە بە پەرلەمان کاکی من هەیبەت وەختێکە گەڕێتەوە بۆ پەرلەمان سیاسەکان بچنە پەرلەمان ئەرێکاکە سیاست لە مەحەلەبی دروستکردن ئاسانتر نییە بە قوربان سیاسەکان و ئەسحابی قەرار بچنە پەرلەمان لە مەحەلەبیا با بۆ سین با بچمە لای کاکامیل بڕیاری سیاسی لە لای پەرلەمان نییە لە لای سەرکردە سیاسەکانی دەرەوەی پەرلەمانە ئێوەش هاوڕان لەسەرەوە بۆیە ئێوە بەشداریتان نەکرد لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان بەتەکید یعنی ئەوەی کاک سەردارە لێ فعلەن واقعەکە وایە یعنی ئەوانەی کەەوە ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی حیزبە سیاسیەکانەکەن فراکسیۆنی فلان حیزب فراکسیۆنی فیسار حیزب بۆ ئەم ڕۆژ حیزبەکان و 5 حیزبەکە ئەم شەو دانیشتووە سازانیان لەسەرەوە کردووە کە کۆبوونەوەکانی پەرلەمان دابخرێت پەرلەمانیش ئەجندای ئەوە بوو دوێنێ ئەمڕۆکەوە کۆبوونەوەکەیان بۆ ئەوە بێ پرۆژەکەی خوێندنەوە بۆ پرۆژەکەیان بکەن بەڵام ئەجنداکەیان گۆڕی بۆ ئەوەی کەوا سازشی 5 حیزبەکە ئەو حیزبە سیاسیانەی ئەم شەو بەڕسمی بکەن و یعلانی بکەن کە کۆبوونەوەکە دوا بکرێ بۆ ڕۆژی یەکشەممە کەواتە هەر کارەکەی خۆیان بەڵگەیە لەسەرەوەی ئەوان ڕاپەڕێنەری ئەجندای حیزبەکانن ئیتر یعنی ئەمە ئیدعایە بەڕاستی و خەڵکی کوردستانیش هۆشیارە ئەو شتانە تێئگا پێویستە ئێمە واقعبیێنانن مامەڵە لەگەڵ خەڵکی خۆمانە بکەین و ئەم گەمە سیاسی کە ئێمە دەستمان ناوەتێ و ئەم ململانە سیاسیە من پێ لە واقعەکە واقعێکی تەندروستە لە واقعەکە کە ئێمە خاوەنی قوارەی خۆمان بین خاوەنی وڵاتی خۆمان بین ئایندەمان ڕۆشن بێ بەڕاستی ئەمە چێژ باشە بڕوا بکەت زۆر قسەکەی نەک تۆزیە بەڵام ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەو پرسیارایە لە دوای ڕاپەڕینەوە دەڵێن واقعەکە سادەیە و واقعەکە ناسکە و واقعەکە دنیایەک جوملا توانی بێت یعنی ئێستا پرسیارەکەم تەواوکەم ئەمە وەیە وەکوەوەیە ئەڵێ نزیک نوێژمە بنەوە کە ئێوە پرسیارەکە تەواوکەم پرسیارەکەی منەوەیە بۆچی پەرلەمان ناتوانێت بڕیاری سیاسی بدە لای ئێوە پەرلەمان ناتوانێت بڕیاری سیاسی بدا لەبەر ئەوەی کەوا ئەدای کاری سیاست ئەدای کاری حیزبایەتی لە وڵاتەیان ناتەندروستە سەرکردەکان وەکو کاک سەردار وتی نایەنە ناو هۆڵی پەرلەمان خۆیان لەوە بە گەورەتر زان کە پەرلەمانتار بن نەک هەر ئەوە من ئیزافە بە قسەکەی کاک سەرداریش تەنانەت سیاسیەکان سەرکردەکان نایەنە سەر خەت لە ناو کێشەکانە چەند لێدوانی کاک نەوشیروان و کاک مامۆستا عەلی باپیر و کاک محەممەد فەرەج و کاک مەسعود و ئەمانەمان یعنی هەر حیزبێت دەیان وتەبێژەکانیان فەیسبووکە کاکە دەیان وتەبێژیان هەیە وڵاتانی دەوروبەرمان سیر کە ئێستا قەیران هەیە لە تورکیا قەیرانی پێگەنانی حکوومەت هەیە قەیرانی ئەمنی هەیە ئەبینین سەرانی حیزبی عەدالە و سەرانی هەدەپە و جەهەپە و ئەمانە لەسەر خەتن مستەمر تەسریحان قسە ئەکەن بەڵام ئەمانەی ئێمە ینی خۆیان پیشانی میدیاژ نان تەنانەت نایەنە ناو کۆبوونەوەکانیش نایەنە ناو دانوستانەکانیش هەریەکەیان ینی چەندین خەڵکیانێ قسە ئەکاوتەدا شت ئەڵێ شتیت متەناقیزات ئەڵێ نمایشی کۆمەڵێ شتەکە کە هیچی علاقەی نمایشێکی سیاسیە وەکو لە قسەکانی پێشووتیشتا دەکەوت زۆر باشە ئەم جۆرە سیاسەتە بەڕاستیە زانی چی ئێمە مێژووشمانی ناشرین کردووە کاکە ئێمە لە ئێستا مێژووی کاک محەممەدیەک ئەم نقطەیەم لێوە بگرێت ئێستا ئەگەر ئێمە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بنووسینەوە کاکە یاسر عەرەفاتمان نەماوەتیە عەبدولکەریم خەتابیمان
مان نەماوە عەبدولکێ جەزایریمان نەماوە هەموو ڕەمزەکانمان کە لە حرەکەی تەحەروری کوردیە لە ماوەی ئەم دەیان ساڵە ئیشیان کردووە ناشرین کراون یعنی لە کاتێک ئەمە هێشتا هەر لە قۆناغی حرەکەی تەحەروری قەومیە ڕاستە ڕەمزەکانیشتاکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوان زۆر باشە ئەدای سیاست لە وڵاتەی ئێمە هەموو شتێکمانی ناشرین کردووە باشە کاک بەمانیەمە لای تۆ بەڵام پاش وچانێکی کورت و دێنە وڵاتە سەرکەوتنەکان ژیام و خۆشەویستی خەڵکم دەستکەوت ژیانم سنووری نییە خەونەکانم گەورەن و هیوام گەورەترە شفرۆلێ داهۆی 2015 نوێ لە هەموو شتێکدا خۆت بۆ ژیان ئامادە بکە شفرۆلێ ئاسۆی نوێ بدۆزەرەوە چاڤیلان ئێستا میوانداریتانەکەین بۆ خۆشترین ڕێستۆرانت لە بەرزترین و دڵگیرترین شوێنی شاری سلێمانی ڕێستۆرانت و کافتریایی هەواری شار لە گەشتێکی ئەفسوناویدا بچۆرە سەر لووتکەی شاخی گۆژە و لە کافتریایی وێستگەی کۆتایی تەلەفریک خۆشترین کات بەسەربەرە تەنها لەم شوێنەوە دەتوانن جوانیەکانی سلێمانی لە کەشوهەوایەکی ئارام و ناوازەدا ببینن چافیلاند ڕۆژانە لە کاتژمێر 10 بەیانیەوە تا درەنگانێکی شەو کراوەیە چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق دووبارە سڵاو کاک بەمانیەمە لای تۆ ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمان ڕوویدا و تەکیرکردنەوەی سێ سەرۆکی فراکسیۆن کە بریتین لە کۆماڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دوای بیستیمانەوە سەرۆکی هەرێم شەرعیەتی یاسایی نامێنێ پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئێوە وەک فراکسیۆنی پارتی چی دەکەن بەس ئەگەر پرسیارەکە دووبارەکەی باش هەر سێ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان ڕایانگەیان کە لە دوای بیستیمانەوە سەرۆکی هەرێم شەرعیەتی نامێنێت لە کاتێکشا لایەنەکان پێنج لایەنەکە لە کۆبوونەوەی بەردەوامدان بۆ گەیشتن بە سازانێک کە هەموو لایەنێک ڕازیکە لە دوای بیستیمانەوە چارەنووسی سەرۆکی هەرێم بە شەرعی لە پۆستەکەیدا دەمێنێ یاخود سەرۆکێکی کاربەڕێکەر دەبێت بەڵێ کاک محەممەد دیارە لە هەرێما کوردستانی ئەڤرۆکە هەمی ئەوراقیت هاتین تێکلکردنێ بابەتێت سیاسی و بابەتێت یاسایی هەمیەت هاتین تێکلکردن بۆ هەندێک و سەرێ خەلکێ لێ دەرنەچێتن ئەگەر کێشەت هەندێدایە مەسیرێ ویلایەتە سەرۆکی دێچلێتن یان شەرعیەت دەمینتیان نامینێتن دەڤیا بە ئەف بابەتە هات باتەرکردنێ بۆ یاساییە یانژی بۆ جیهەتێ تایبەتمەند ئێڤێجا ئەو مەجلسێ شۆڕا بتن یانژی کۆمە دادگەها دەستۆرینە دادگەها تەمیزە یان هەر جیهەتێکی دیترە ئەگەر بێت و ئەم وجهت نظرە یاساییە وەرگین کورد فەقه یاسایی و دەستوریدا ئەمد بینین ویلایەتە سەرۆکی ئەگەر بێت و وڵاتت حالەتی شەڕیدا بتن یانژی حالەتێکیدا بتن کۆ نەشێتن هەڵبژارتنە ئەنجام دەتن هینگێ سەرۆک دێ بەردەوام بتن سەر ویلایەتە خوا حتا کۆ هەڵبژارتنên پێشوەختێتن ئەنجام دانێ کۆ ئەڤروکەل کوردستانیدا ئەف حالەتە هەیە حالەتی شەڕیە هەی کوردستان نەشێتن هەڵبژارتنە ئەنجام دتن سەرڕای هەندێک و سەرۆکی هەرێمێ خاص یا کۆمسیۆنە هەڵبژارتنە کردی بۆ هەندێک مەمارسا دەسەڵاتە خۆ بکەن هەڵبژارتن هەرێما کوردستانی ئەنجام دەتن جا ئەوە کومت وێت بێژم ئەڤەیە کو شەرعیەتدان و شەرعیەت نەدان ئێوە لە ساعاتەکانی ئاخیرا کاک بەمان بۆ لە ساعاتەکانی ئەخیرا کەوتنە خۆ پارتی دیموکراتی کوردستان ئەو پرسیارەیە بۆ لە ساعاتەکانی ئاخیرا کەوتۆتە خۆی بۆ زووتر ئەم پرسە هەوڵتان نەیە یەکلای بکەنەوە هەرش دەست پێکە پێشکەشکردنا پرۆژە شلای فراکسیۆنên دیتر و کو هەر چار فراکسیۆنا و پارتی دیموکراتی کوردستان دەست گەشتێکە دیر و درێژ یا سەبر و سەرخۆیی دەست دانوستاندنا کریە گەل هەمی هێزۆلایەنên سیاسی و هەمی هێزۆلایەنên سیاسی ژی شێن شەهدەکی سەرڤێ چەندێ بدەن بەلکو ئەوە کو جهێ دڵخۆشیە بیە کو سەعاتên دوماهەیە هەمی هێزۆلایەنên سیاسی باشتر و جدیتر سەرڤی بابەتی هاتنە پێش بۆ هەندێک و
ئەوە بەرژەوەندیە کۆمەڵگەهی دابتن ئەوە و سازانی سەروی بابەتی بێتنکردێ نەکشکاندنە هەستمان هەموو لایەنەکان هەموو لایەنەکان سەیداجان جۆ لە منە هەموو لایەنەکان باسیەوە دەکەن لە پێناو بەرژەوەندی کۆمەلگا و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی کووردا پرسیارەکەوێ کامە بەرژەوەندی ئەم بەرژەوەندی لای چوار لایەنەکە یاخود ئێستا لای لایەنێکە کە ناوی پارتی دیموکراتی کوردستانە یعنی هەمووی باسی بەرژەوەندی هەرێما کوردستان نەخێر بەرژەوەندی هەرێما کوردستانی ئەوە و ئەف بابەتی هەیان هەر بابەتێکی دیتر یەک و ڕەهەندێکی نیشتیمانی هەبتن وەکو مەل دەستوری چارەسەری بۆ دیتی وەسا بێتم دوومایکینان یانژی وەسا سەر ئەنجامەوێ ئەو بتێن و کۆمەڵگە یانژی خەڵکی هەرێما کوردستانی تێدا براوە بتن نەک پارتی یان یەکێتی یان ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو پەرلەمانتارێکی پارتی وەکو پەرلەمانتارێکی پارتی باوەڕتان بۆ بوو کە دەبێت پرسی سەرۆکایەتی و ئێستاژە سوور لەسەر باوەڕی کە دەبێت لە دەرەوەی پەرلەمان یەکلا بکرێتەوە وەلایەنە سیاسەکان یەکلای بکەنەوە ئەوە کومە وەکو پارتی دیموکراتی کوردستان یانژی فراکسیۆنە پارتی ناو پەرلەمانی کوردستانیدا باوەری پێ هەی پێدویە ئەف بابەتێک و ڕەهەندی نیشتیمانی کە چاوە بۆ دستوری ڕێککەفتنش دەرەوەی پەرلەمانی چاوە ڕێککەفتن بۆ سەرۆکاتیە پەرلەمانی بۆ پێکینانە حکومەتێ بۆ بەشداریکردن حکومەتە عێراقیداش دەرەوەی پەرلەمانی بی ئەڤیا بە هەڵویستێکی دیتریش دەرەوەی پەرلەمانی بۆ ئەوی بابەتیژی هەبە بۆ هەندێک و بەرچافڕۆنیەک بەردەم پەرلەمانتارە هەبە کە چاوە بڕیارەکە دروست بدن و بەرژەوەندیە خەڵکێدا بتەن زۆر باشە کاک سەردار دۆخەکە بەرەو چۆ دەڕوات یعنی بەم شێوەیە بێ گرژی و ئاڵۆزیەکان زیاتر و تونتر بوونەتەوە خەڵک ێسا قەلەقە ئەو پرسیارەکە دۆخەکە بەرەو چۆ دەڕوا هەمویان دەسازێن یان دەترازێن من پێم وایە حەلمان نییە جگەلەوەی بسازێن حەلمان نییە سازان بە چمانایە بەمانایەوەی دوو ساڵی سەر میلاد بۆ بەرزایی درێژکێتەوە یاخود هەڵبژاردننی پێشوەست یاخود چی ئەمە تەفاسیلە باش ئەمان تەفاسیلە لای من 6 مانگ لەمە پێش لەم قەناتەیەوە دووسێشتم وتم سیاست بەبێ ئەخلاق کارێکی نشیاوە و ئەخلاق لە سیاست یەک معنای هەیە لای من یەک معنای هەیە تحقیقی بەرژەوەندی گشتی بەرژەوەندی گشتی چییە معلومە مەسەلەی بەرژەوەندی گشتی پرسیارت کرد معلومە لەم تەوقیتەیە بەرژەوەندی گشتی ئەو شتێکە پێوترێ بەرژەوەندی ئەم وڵاتە و لایەنە ئەساسیەکان لەسەری لە سیاست ئەخلاق و سیاست ئێستا دووشتی زۆر جیاواز سیاست بەبێ ئەخلاق ممکن نییە بێتە کارێکی نەشیا و عیبە یعنی نەکرێ باشە ئەو کەسەی کە ئەوەکە کاسبی شەریفانەتر هەیە ئەخلاق لە سیاست یەک معنای هەیە بەنسبەت منەوە بەرژەوەندی گشتی بەرژەوەندی گشتیەوە ئێستا اتفاقکەین لەسەر سیستەمێک من دیسانەواڵێم 4-5 ساڵ ئێمە لەگەڵ کاک مەسعود لە کۆبوونەوەیە قسەمان کردووە دەنگمان بۆ شەڕمان بۆ جارێک نەمانێنەوە سەر تەلەڤیزیۆن ئێستا ڕێککەوین لەسەر اتفاقێک نظامێکی دیموکراتی تر زامنکە شەراکەتی ڕاستەقی نەزامنکە و ئیسلاحی مؤسسات زامنکە ئەگەر ئەمەمان کرد مەرحەلیەن هەمومان پێکەوە سەرکەوتوین دوو مەفهومی تەنازول لە یەکات محەممەد زۆر جار باسم کردو یەک تەنازول بکەین دژی یەکتر تەنازول بکەین بۆ دەرەوە هەمومانە دۆڕێن زەرری میلەتەکەمانە تەنازول بۆ یەکتر بکەین هەمومان براوین و قازانجی میلەتەکەمانە کامیانەکەین عقل پێمانەڵێ تەنازول بۆ یەکتر بکەین نەک تەنازول بۆ دەرەوە بکەین و بەرژەوەندی دەور و بەر و وڵاتانی تر بینینە سەر خۆمان و ئەمە بکەین من دەمێ شتێک بڵێم کاتی خۆی هەر لەم قەناتەیەوە وتم سیاست بریتە لە سێشت ئەجا تۆ هەم کە بڵێ پیاوێکی میساری لە سیاستە ڕەنگە نازانەوە مۆزوعەکە من تۆ ڕەفیقانە قسەی دەکەین دوای لای من سیاست ئازایەتیە ڕازگۆییە خۆشەویستیە سیاست ئەوە نییە تۆ خەڵک چاواشەکەی بڵێ من ئەمڕۆ شتێکەکەم بۆ ئیقامەی حجە بکەم و گلەی لەسەر خۆم لابنی پەرلەمانتارانی ئەمڕۆ ئەم سێشتیان نەبوو لە سیاستە یاخو فەنی سیاسەیان نەزانین ئەجا با من یەک شتێک بڵێم بزانە خۆی پەرلەمانتاران تووش خۆیان تووشی موقفێک کرد من ئەمێ شتێک بڵێم لێرەیە بزانە سیاست خۆشەویستیە نابێ هەموو ڕقەبەرایەتی بڵاوکەینەوە بە شتێک خۆشەویستی بۆ وڵاتەکە و بۆ خۆمان و بۆ قەزیەکەمان بێڵینەوە دوو بۆ میلەتەکەمان دوو سیاست ئازایەتیە بەشیەوە ئازایەتیان هەبێ ئەم سەرکردانە ئێستا تەنازول بۆ یەکتر بکەن و سیستەمێکی دیموکراسی شەراکەتی ڕاستەقینە و چاکسازی بچەسپێنن ئەمە سازان تەنازولی لایەنەکانی تر لێ بۆ پارتی من ئەمە بە شخصی کاک مەسعودی ژووت ئەفم خاڵی سێمیش ئازایەتی و هینە ڕازگۆیە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە و لەگەڵ خەڵکە بە ئەزانی چیە نەبیست و سێی حوزەیران شکستێکی زۆر گەورەیە و پیلان گێڕێ و چێوەیە نە ئەوەی ئەمڕۆژ ڕوویدا 23 حوزەیران و 19 ئاب 2 سەفحەیە دایان خەین لاپەڕەیەکی تازە بکەینەوە شجاعت ئەمەیە ئیجازەی برات بە شجاعت ئەمەیە نەزڕەی تۆ نەزڕێکی شاعریانە نییە بۆ سیاست لە کاتێکا سیاست یانەوە تا ئەیبەی تۆ یانە دۆڕێ ئەنجا من ئەمە بۆکەم ئەمە بۆ ئەومە بیبەمەوە ئەزانی ئەگەر تۆزێ دوورتر سیرکەی لێرە نەجاتە بێ لە عقدەی سەری لوت
دوورتر سەرکەی من پرسیارێکەکەم لەم ماوە پێشووە یەک حملەی گەورە کرا لە فەیسبوک سەرۆکی هەرێم 20 مانگ سقوتەکە 20 مانگ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەبێتە سەرۆکی هەرێم نەیان مەهامەکەی وەرەگرێ ئەوان دەبێتە سەرۆکی هەرێم ئەی خەمە سەر ئەم دوو چاوە وا ئەفترازەکەم لە سویسراین کاک مەسعود خۆی بە سارێک هات وتی کاکەوە کاک یوسف لەکوێ ئەوە کلیلەکانی قەسرم بۆ هێناوە هی ئەوێ و تەسلیمی کرد وای دانی وا ئەفترازەکە کاک یوسف 60 ڕۆژی هەیە لەو کاتەیە ئەبێ انتخابات بکرێ ئەی کەست بیست من لە جەناب تەپرسم بە وجدانت کەست بیست لە میدیا لە سیاست لە ڕۆشنبیر لە چی بڵێ ئەی بیستویەکی ئەی بیستی دەچی ئەمە پێوترێ ئێمە نەچاتمان نەبووە لە عقدەی ئەمە پێوترێتەوە لە سیاست ئەمە ئێمە شاعریت نییە ئەمە عقلانێتە لە سیاست باش بێستون یەکێتی ئێستاش سوورە لەسەرەوەی سیستەمەکە بگۆڕێ بە سیستەمێکی پەرلەمانی ئەوەی ئەمڕۆ ڕوویدا کۆسپێک دروست ناکە لەسەر گۆڕینی سیستەم ئەزانین چۆنە کاکەم محەممەد تۆ کە تەماشای هەموو قسە و سیارەکە وەڵام بەرەوە بۆ وەڵام ینی ئەوەی ئەمڕۆ ڕوویدا کۆرس دروست ناکە بۆ ئەوەی کە ئەوەی ئەمڕۆ تەگەرەیەک بێ بۆ ئەوەی بەرەو سیستەمی پەرلەمانی و بەرەو سیستەمێک بڕۆین کە دەستا و دەستی دەسەڵات بێ ئەوەی ئەمڕۆ ڕوویدا پێوەستە بە ینی وەڵامەکەم هەر وەڵامێک بمەوە پێوەستە بە قسەکانی پێشووترم ینی کە باس بکرد بەڵام ئەوەی دەکەوتە سەری یەکێتی نیشتیمانی کوردستان من وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ وەڵام بمەوە یعنی واضحە شتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرایە و هیچ هینیتیانە من شتێکی نهێنی ناڵێم ئەگەر بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان فعلەن هەتا سەر لەگەڵ نظامی پەرلەمانی و بەو شێوەیەش ئەمێنێتەوە لەسەر نظامی پەرلەمانی بۆ لە قسەکانی پێشووترا تۆ ئاماژەت بۆدا دەرەوە کۆبوونەوەکە و ناو پەرلەمانیش کۆبوونەوە دەکات بۆ قورسایی و دەنگ و سنگ ناگەڕنەوە بۆ ناو پەرلەمان ئەزانی چۆن ئێستا حاڵەتەکە لەوە تێپەڕیوە کە ئێمە باز لە ئەوە بکەین یعنی چارەسەرەکە بە شێوەیەکی ئانی چۆن ئەکرێن ئێستا ئەمە ئەو چارەسەری کە ئەمانەوێ بیکەین بە فعلی ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێکی کە وەکو گۆڕان و یەکێکی کە وەکو حیزبەکانی تر و ئەوانە ئەیانەوێ فعلەن حتا پارتیش یعنی ئەکرێ وەکو ئەو حەزەی کە ئەو ئەوێ ئێستا ئەو عیلاجانە بکرێن ئەم حاڵەتی کە ئێستا هاتوتە پێشەوە علاقەدار بە ئەم کێشە گەورەیە کە چەند وەختە باس ئەکرێ هیچ کاریگەریکی نەبوو بێ لە ناو خەڵکە کاریگەری ئەوەی هەبووە کە لە کوردستانە ئیتر شتێک نەماوەتەوە کە پێی بوترێ خەتی سوور شتێک نەماوەتەوە کە پێی وترێ ئەمە مقدساتی شتێکی دیاریکراوە و ئەبێ یعنی نابێت دەستکاری کرێ شتێک نەما کە ناوی بڤە بێ بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئەم حاولەتێنەی کە تاکو ئێستا کراوە یعنی مەسەلەن بۆ نمونە لەوانەیە لای هەندێک خەڵک باسکردن لە سەرۆکایەتیکردنی هەرێم وڵات بڤە بوو بێ وەخەتی سوور ببێ کەس بۆینە باسیکە لە کەسێکی دیاریکراو زیاتر کە ئەبێ هەر ئەو بمێنێتەوە یان لە چوارچێوەی ئەو هەر لە چوارچێوەی بنەماڵی ئەو بمێنێتەوە بەڵام ئێستا ئەو نەما ئێستا هەر هیچ دەبێ مناقەشە لەسەر ئەوەکرێ مادام مناقەشەی لەسەرکرێ کەواتە حوزێرانێکی تر ئێوە دووبارەی ناکەنەوە لەگەڵ هاوپەیمانە استراتیژیەکەی پێشووترتانە ئەگەر مهم نانە هەرگیزەوە دووبارە نابێتەوە من لەوە دڵنیام من لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیام هەرگیز ئەوە دووبارە نابێتەوە بۆ لەبەر ئەوەی ئەو کاتەژەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری لەسەردا و ڕازی بوو پێی قەنەعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وابوو کە وا لە قازانجی خەڵکی کوردستانە بەڵام ئیمڕۆ بە نەوعێکی تر لە قازانجی خەڵکی کوردستانە ئیمڕۆ من کاک محەممەد هەندێک پرسیار لە تۆکەم باشە ئێستا باسکردن لە سەرۆکایەتی هەرێم یان خۆبەستنەوە ئەو تەشەبوسەی کە هەندێک کەسی کا بە سەرۆکایەتی هەرێم کە پێی وایە ئەبێ ئەو سەرۆکایەتی هەرێمە وەک مەنسەب وەکو پۆست هەر بۆ ئەو بێ ئایا ئەمە یەکێکە لە قەزیە قەومیە گرنگەکان کە چارەسەری بێدەرامەتی و بێمەعاشی و بازارگرانی و ماڵوێرانی ئەوانە بۆ خەڵکی کوردستانەکە ئایا ئەمە ئەم حاڵەتی کە ئێستا یەکێک یان حیزبێک یان گروپێک خوان بۆ بەستنەوە ئەوەی کە دیار و وازەحە لەسەر تۆ تەماشایکە خۆبەستنەوە بەم حاڵەتە بۆ ئەوەی کە کەسێکی دیاریکراو ببێ بە سەرۆکی هەرێم ئێستا لەم کاتەدا حیزبێکی دیاریکراو کە دێ دیفاع لە ئەوە دەکات بە 38 ئەندام پەرلەمانە و لە چوارچێوەی 111 پەرلەمان ئەندام پەرلەمان ئەگەر ئەفم کە تۆ با قسەکانم بەتەواو بکەم لە چوارچێوەی 111 ئەندام پەرلەمان 38 وەکو حیزب ئەکسەرێتە لە کاتێکا کە مقارنەی خۆی ئەکاتەوە لەگەڵ حیزبەکان بەڵام 38 لە پەرلەمانە ئەکسەرێت نییە 38 کەس کە فراکسیۆنی پارتی بەڵێ 38 ئەندام پەرلەمان جانەکەم باشە با من ئەوە زۆر باشە ئەمە پرسیارێکی گرنگە با قسەکانم تاوکەین جایمە لای کاکەمان با قسەکانم تاوکەم لە ناو پەرلەمانە 38 ئەندام پەرلەمان بەرامبەر بە 111 ئەندام پەرلەمان کەمایەتیە ئیتر من چۆن سوور بم هەر سوور بم لەسەر ئەوەی کە ینی
پۆستێکی دیاریکرا هەرێ بێهی من بە هەرێبی کەسێکی من بێ نەخێر ئەمە خۆی لە خۆیدا دژایەتیکردنی ڕوحی دیموکراسیە نەک دژایەتیکردنی ڕوحی دیموکراسی دژایەتیکردنی ڕوحی پارێزگاریکردن لە بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستانە بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان ئێستا لەوەدا خۆی بینێتەوە لە هەرچی خەڵکی کوردستانە پرسی بڕۆ لە پێشمەرگە دێرینەکان پرسە کە ڕۆژگارێک منیش خۆمێکێکم لە پێشمەرگە دێرینەکان و لە پارتیزانەکانیشم ڕۆژگارێک کە ئێمە ئامادە بووین بە 5 فلس گیانی خۆمان بەختکەین بەڵام ئیمڕۆ ئەپرسین ئەو خەباتی ئێمە ئەو مادووبوونەی ئێمە ئێستا لەم حاڵەتەدا یەکێک لە کێشە گەورەکانی من ئەوەیە کە چۆن بتوانم ماڵ و مناڵی خۆم بخێو باشە زۆر ئایا سەرۆکایەتی هەرێم دانانی هەر کەسێکی دیاریکرا و ئەتوانێت برسێتی ماڵ و مناڵی پێشمەرگە دێرینەکان و ماڵە شەهیدەکان چارەسەرەکە لەسەرەوەی ئەو پۆستە لای ئێوە بمێنێتەوە لە کاتێکە کاک بێسوون ئاماژەی بۆدا کە زۆرینەیەگەیە لەگەڵ ئەوەدایە ئەو پۆستە وەرگریێتەوە و ئەو پۆستە لای ئێوە نەمێنێتەوە بۆ ئێوە بەم کورسیەوە لکاون وەکو لە قسەکانی کاک بێسوونا دەرکەوت کاک بەمان کاک محەممەد بەڵێ. دووبارە دەنگ خۆش نایە پرسیارەکە بۆ دووبارەکەمەوە باش بۆ ئێوە سوورن لەسەر ئەوەی لەم پۆستا سەرۆکی هەرێم کە سەرۆکی حیزبەکەی ئێوەشە بمێنێتەوە کاک بێسوونەوە پرسیارەی کرد ئایا مانەوەی سەرۆکی هەرێم بەرزانی لەم پۆستەدا چارەسەری کێشەکان و قەیرانەکانی خەڵکی کوردستان دەکا ئەگە بۆ 2 ساڵی تر بمێنێتەوە کاک محەممەد کاک محەممەد کاک بێستۆن و هەمی بینەر و کادر و سیاسیên vî welatî zanin ku qeyran an durustbîna qeyranê ne serman û nemana Cenabê Serok Barzanî ye belku her destpêkirina giftogûyê navbera partî û layenên dîtir da ku êkemîn layen îketîbî hatî ser xetê gotî kêşame kêşaman û nemana serokî nîne belku me hindek kêşên dîtir il gel partî hene divêtin em minaqişê ser bikîn û gel wan bigehîne çareseriyê gel hindê da kak bêstûn yan biraderên dî behsê ku partî zorîneya parlemanî nîne Partî Demokratîk Kurdistan rabirdûyê de ew serederiye gel layenên dîtir jî ku şwana êketîbiye nekire ku sîfetê kemînê û zorînê belku digel xebat û rabirdû siyaset û hecm û pêgehê êketî avekirina vî welatî da kiriye ji ber hindê jî partî wê qenaetê danîne nabît ne ew serederiye gel layenên dîtir kir kemînê û zorî nek layenên dîtir wê teamilê gel wê bikin kemînê û zorînê belku baştirîn hel بۆ چارەسەرکردنا vê pirzgirêkê yan her pirzgirêka dîtir ew e ku li ser mêza giftogûya rînin xwarê û bigehin netîceyekê baş. زۆر باشە کاک کامیل دوا هەڵوێستی بزوتنەوەی ئیسلامی لەسەر ئەم دۆخە چی دەبێت بەم شێوەیە دەمێنێتەوە یاخود بڕیاری تر لە چەند ڕۆژێکی تردا دەدەن طبعا بۆ هەموو کات و ساتێک ئێستا بەداخەوە یعنی سەوابیتێک خەریکە نامێنێ یعنی ئیشی لەسەر بکەی ئێمە ئەوەی کەوا سابت بێ لامان بریتە لەوەی کەوا ئەم بارودۆخە ئەبێ بە سازان و لێک تێگەیشتن حل بکرێ چارەسەر بکرێ و ئەو جۆرەی کە لە سازان ئێستا ئەکرێ ئەو هەماهەنگە جەمسەرەکانی سازان من پێم وایە کەلێن و ناتەواوی زۆری تایە بە تایبەتی هەموو سازانەکان حەسر کراوە لە 5 حیزبا کە ئەکرا ئەمەوانە بێ بەو شێوەیە با هەمویان پێکەوە نەبن بەڵام ئەوانەی کە پرۆژەکانیان بۆ نمونە بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ 4 حیزبا لە ماوەی ڕابردووە نزیک بوو لە یەکەوە ئەکرا کاتێکەوە 5 حیزبەکە دائنیشن هیچ نەبێ و 4 حیزبەیە ئەو دوانیان کە نزیکترە دوو حیزبە ئیسلامیەکە ڕاوێژێک و پرسوڕایە بە پەرلەمانتارەکەی یا بە حیزبەکەی پشتی پەرلەمانتارەکەی بکردایە کە بەداخەوە لێرەوە مەرجیان هەندێکیان مەرجانەوەیە کە نابێ حیزبی کە بێتە ناو دانیشتەکانیانەوە لەو لاشەوە ئەو کەسێک کە لە پەرلەمان ئەو پەرلەمانتاری لەگەڵیانە بەشداری نەکا بە ئەنواع تەوهین و هەندێک شتی ناشرینیش تەوسیفی ئەکەن ئەبێ ئەم حاڵەتە کۆتایی پێ بێ ئێمە لە بۆعدێکی نیشتیمانی و نەتەوەیی وە یعنی من لەگەڵ ئەو قسەی کە سەردارم 100% ئەگەر هەر سیاست ئەخلاقیات نەگەڕێنینەوە بۆ سیاست با نیسبەتێ لە ئەخلاق بجێڕینەوە بۆ سیاست کاکە تا 12 شەو یعنی وەصفی دکتۆر شوان قەڵاتزەیی ئەکرا بەوەی کەوا لە ئەوەیە بەڵام دوای نیوەڕۆ هەر ئیسلامیەکان هەر کەناڵێکی ئیسلامی خۆی ئەم نیوەڕۆیە ئیشی لەسەر ناشرینکردنی ئیسلامیەکانی ترە کرد یعنی بەڕاستی قیەمی نەتەوەیی قیەمی زۆر باشە نیشتیمانی ئەمانە هەمووی لاواز بووە لە ناو کاری سیاسەتی ماوەم نەماوە یەک دیار ئەمەوێ زۆر باشە زۆر چاکە کاکامیلەوە بۆ ناو سیاست باش یەک دیار زۆر بە کوتی وەڵام بیتەوە زۆر سپاس کاکامیل بە یەک دیار پرسیارە تەقلیدەکە مەلعەمەل کار چییە؟ مەلعەمەل بالضبط ویستمەوە بڵێم لێرەوە من مەلعەمەلەکەمە پەیامێکم بۆ سەرۆکی حیزبەکانە بە تایبەت ئەم 5 حیزبە
تکایە پەرلەمانتار و میدیاکانتان زەبتکەن تا ئەگەنە تەفاهم و سازان ئەگەر نەگەیشتن خۆدەستان کراوەیە بچن چۆن پەلامار یەکتر ئەفم بکە بۆ ڕۆشنبیر و میدیاکارەکانیش برادەرینە تۆزێت قەڵەمەکانتان زامنکەن تفانەکان من زەمانیەکەم ناکرێت ئێوە قەڵەمەکانتان بەرەڵا کردووە ڕقەبەرایەتی و دووبەرەکی بڵاوەکەنەوە بۆ میدیاکار و بۆ ڕەفیقەکانم ئەوانەی پەرلەمانتارن برادەرینە 23 حوزێرانتان کرد ئەوەی ئەمڕۆشتان کرد ئەوەی ویستان کردتان چەپڵەیە بۆتان لێدراوە دەستان خۆش بێ حرمەتی پەرلەمانتان گێڕایەوە ئەو لاپەڕەیە داخەن سیاسیە بێ ئازایەتیەوەی تیابێ لاپەڕێک داخە لاپەڕێک تازە بکاتەوە جملەیەکتر ئەڵێم ئەو جملەی ئیجازەم بن ئەمە مهمە وای لێنەیە تا ئەو ڕۆژە یەکگرت و کاکشوان و کاک ئەبوو کاروان قارەمانی 23 حوزەیران بوون ئەوان نەبوونایە نیساب نەبوو لە ئەمڕۆیە ئەمانە بکرێن بەخاین و بەل مقابلیش ڕاستە ئێمە لە بەردەم دۆخێکی حساسین ئەو برادرانە عیبەیەک لەوە نییە بێ حرمەتی نییە بۆ پەرلەمان سەرکردە سیاسەکان ڕێکەون و ئەوان ئەم اتفاق سیاسیە ئەوە بکەن با لاپەڕێکی تازە هەڵدەین مەل عمل چار چیە چی بکەین بۆ دەربازبوون لەم دۆخە زۆر لە کۆبنەوەی داهاتووی پەرلەمانە ئەمجارە ئەبێ هەموو ئەندام پەرلەمانەکان بیر لەوە بکەنەوە کە نوێنەرایەتی حیزبەکانی خۆیانەکەن من دڵنیام یانەوە دیارە وازحە کە جەنابی کاک مەسعود دادرێتەوە بەڵام با ئیتر لەمە دوای ئێمە یاسا و ڕێسادا بنین بۆ ئەوەی کە سەرۆکی هەرێم نەوەکو کاک مەسعود هەر کەسێک بێ بە سەرۆکی هەرێم چۆن پارێزگاری لە بەرژەوەندەکانی ئەمیلێتە بکاوە دەسەڵاتەکانی چۆن نەبێ بەڕاستی ئەوە زۆر گرنگە لەلایەکی کەشەوە ئێمە هیوام ئەوەیە لە دەستوری داهاتوە کە بڕیا لەسەر دەستور دەدرێ خاڵێکی لەو بابەتانی تیابێ هەر کەسێک کە پێشووتر زۆر سپاس بۆ بێستون سابراوایی کادری پێشکەوتوی یەکێتی و مامۆسای زانکۆ سەردار عەبدوڵڵا ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان لە هەولێرەوە فەمان فەیساڵ ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی هەروەها کامیل مەحموود لە هەڵەبجە لەگەڵمانە بوو وتەبێژی فەرمی زوتنەوەی ئیسلامی ڕۆژێکی گەرمی سیاست لێرەش زۆر گەرم بوو سپاس